وەڵی من ئەڵێم ئەو کەیسێ بە سیاسی شت نەکرێت بە ئاسایش نەکرێت بدرێ بە قانونێکی عەدالەت ئەخر معقولە کچێک دوو مناڵی ساوای هەبێ دەربە دەربێ ئەوەتان دەژورەوە پێش ئەوەی دکتۆرە باخان ئەو شتەی وای گوتپیان لە دایکتەوە پیاین جارێ دایکە دەکوژین ئینجا مناڵەکانت ئەنجا خوشکەکەت ئەمە کولیەی شەریعەی تەواو کردووە بۆچی کوژن چی کردووە مۆبایلی منیان بردۆهی ئەو مناڵانەیان بردۆهی باخانیان بردووە کلیلی ماڵەکەیان هەموو لەلایە معقولە شەو کورسی و مرسی ئەڵێن نەبادا دەرگاکە بشکێن با بزانین کورسیەنەین بە دەرگاوگە تەقە هاتاوارەکەین داواکاری ئەمە ئەوەیە کە ئەم کێسی دکتۆرە بە لایەنێکی سیاسیان نەڕوات بە دادگایەکی عەدالەت بە دادگایەکی بێلایەن ئەم کەیسە تەواو بێت لەبەر ئەوەی دکتۆرە یەک هەمووکو ئافرەتێک دوو وەکو دکتۆرەیەک ئەمە زۆر ناعەدالەتی زۆر نائەخلاقی بوو کە ئەم شتەی بەرامبەر کرا و بۆیە ئێمە داواکارین کە ئەم کەیسە بە بێلایەنی تەواو بێت لەبەر ئەوەی دکتۆرە قسەی خراپی نەکردووە ئەمە یەک تەشیری بە کەس نەکردووە بە تەنها ئەوەیە کە گەندەڵی کەشف کردووە ئەمە هیچ عیبەیەکی تیان نییە لە هەر شوێنێک لە هەر وڵاتێکی تر وایە ئێستا شکر و تەقدیری ئەدرایە بەڵام دیارە لە وڵاتی خۆمان شکر و تەقدیر بۆ کەسانی گەندەڵ ئەکرێت